دەستەی دەواازە سنووریەکانی عراق دەڵێت چەندین هەوڵی بە قاچاغبردنی کاڵا و شمەکیان لە بازگەکانی سەر سنووری هەرێمی کوردستان و دەسەڵاتی حکوومەتی عراق پوچەڵ کردوێتەوە و بە سەدان بار هەڵگریان گەڕاندوێتەوە و ڕێگەیان نەداوە داخڵی پارێزگاکانی عراق ببن. خەڵک هەبووە هەزاران قوتوی بیرۆ و خواردنەوە کحولیەکانی لە نێو کادا شاردوێتەوە بەنیاز بوون بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عراقی بنێرێت. گوتەبێژی دەستەی دەواازە سنووریەکانی عراق کە ناوی علادین قەیسیە لە ڕاگەندراوێکدا دەڵێت لەم چەند ڕۆژەی ڕابردوودا چاودێری وردبینیان لەسەر بازگەکان چڕ کردوێتەوە بەتایبەتی ئەو بازگانەی لەسەر سنووری هەرێمی کوردستانن. هەوڵەکانیان بۆ ئەوە بووە ڕێگە لە بە قاچاغبردنی کاڵاکان بگرن، هەروەها لە باج و گومرگ بکۆڵنەوە لە هەمان کادا ڕێکارەکانی دەستەی دەواازە سنووریەکانیش جێبەجێ بکەن. علادین قەیسی نمونەی ژمارەیەک بار هەڵگر باز دەکات کە ویستوانە لە بازگەی دارەمانی سنووری پارێزگای کەرکووکەوە داخەڵ ببن. بارهەڵگرەکان کایان بار کردووە، بەڵام کاتێک پشکنینیان بۆ کراوە بۆیان دەرکەوتووە زیاتر لە 7,000 بوتڵی بیرۆ خواردنەوەی دیکەی کحولیان لە کایەکەدا شاردوێتەوە. قەیسی دەژڵێت 99 بار هەڵگریان گەڕاندوێتەوە بۆ هەرێمی کوردستان، هەرچەندە باسی ئەوەی نەکردووە ئەو 99 بار هەڵگرا لە چەند ڕۆژەدا گەڕێنراوەتەوە، بەڵام دەڵێت هەندێکیان نووسراوی فەرمیان نەبوو، هەندێکی دیکەشیان جۆرێک کاڵا و شمەکیان بار کردووە کە گواستنەوەی بۆ پارێزگاکانی عراق قەدەغەیە. لە بازگەی چیمەنیش ڕێگا لە داخڵبوونی 183 بار هەڵگر گیراوە کە جۆرێک برنجی تایلەندیان بار کردووە. برنجەکە لە پشکنینی فیزیاییدا دەرنەچووە، لە ناوکیسی برنجەکانیشدا مێرووی زیان بەخشی تێدا بوو و بەرهەمەکە بۆ بەکارێنان شیاو نەبووە. دەیان بار هەڵگریش لە بازگەی باوە مەحموود گەڕێنراوەتەوە بەهۆی ئەوەی ماست و ترشیان بار کردو و ڕێکەپێدانیان نەبوو و بەرهەمەکانیان لە پشکنیندا دەرنەچوون. 200 بار هەڵگری دیکەش گەڕێنراوەتەوە بەهۆی ئەوەی مادە کوشتتوکاڵیەکانیان کە بار کردووە کە وەزارەتی کوشتتوکاڵ هاوردەکردنی قەدەغە کردوون.